سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر هەڵمەتێک کە لە قایمقامیەتی هەولێر دەستی پێکردووە، دەست پێ دەکات کەمێکی تر سەبارەت بە سکاڵای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە تایبەت شاری هەولێر. دیاردەیەک دروست بووە کە زۆر جار خێزانەکان خەڵکێکی زۆر سکاڵیان هەیە، خەڵکێک لەسەر شەقامەکان مەی دەخواتەوە، خەڵکێک لەسەر شەقامەکان نێرگەلە دەچێشێت، خەڵکێک لەسەر شەقامەکان بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی دیکە ینی کێشە دروست دەکات. زۆر زار دەگوترێت ڕووداوی کۆمەڵایەتی لە نێو شەقامەکان دروست بووە. سکاڵا هەیە و تیمەکانی قایمقامێت لە شاری هەولێر کە پێک هاتوون لە پۆلیس، لە زێرەڤانی، لە پارکەکان و دواتریش بە هەمان شێوە تیمی دیکەی تایبەت کە ژینگە ڕێکخراوەکانی ژینگەش لە هەمان کاتدا ئەوانیش بەشدارن. کاک حازم کە سەرپەرشتی ئەمنیەتی ئەم هەڵمەتە دەکات. کاک حازم سڵاوت دەبێت. یشێکی بە ناوی خۆی مەزن و مێرەبان ئێمە بە خێراتنا کەناڵی 24 دەکەین. لێرە ئامادە بوون لەگەڵمان بەشدار بوون. ئێمە وەک لژدەی زێدە ڕووی لە زێرەوانی باو هەڵمەتە دەردەچین. باشەوای هەر هەڵمەتێک یعنی هەر کارێک زێدە ڕۆیی بێ خەڵک هەراسانکردن بێ ئێوە بەشداری دەکەن. ئێمە لە هەموو زێدە ڕۆیەکان بەشداری دەکەین. باش ئەمڕۆکە بابزانم هەڵمەتەکە جیاوازە. ئەمڕۆکە هەڵمەت لەسەر ئەمە هەماهەنگی هەیە لەگەڵ جەنابی قایمقام کاک نەبەس لەگەڵ بەرپرسانی زێرەوانی قسە دەکات. ئێمە ئاگادار دەکەن و هەر زێدە ڕۆیەک لە شاری هەولێر هەبێتن ئەمە دەچین ئەوانە ئیجراعاتی وەردەگرین و ئێستا ئێمە دەچینە ئێستا ئێمە دەچین و بەخۆ بەچاوی خۆ دەبین. باشە پێم بڵێ تۆ نوێنەری کامە پارکەکان زۆر زار دەڵێن ینی کێشەیان دروست کردووە ئەو خەڵکی هەرچەندە ئەوان دەڵێن کاکە ئێمە شوێن نییە بۆ خۆمان مەی بخۆینەوە کەمێک جەومان ساڵ بکەین. بەهۆی کۆمەڵێک سکاڵای هاوڵاتیان کە سکاڵایان کردووە لەسەر بڕیاری بەڕێز قایمقام پێمان باش بوو ئەو هەڵمەتە جێبەجێ بکرێت لەبەرەوەی خەڵکەکی زۆر بێزار بووە. کۆمەڵک زیانی زۆری هەیە هەر ئەگەر تەماشای جێیەکانیان بکەیت تەماشا دەکەی لە پاشە خۆیان زبڵ بەجێ دێنن مەسەلەن هەندێک جێت تەنانەت سوتاشە. زیانی لۆ ناو پارکەکەی لۆ ناو جێیەکەی سەوزایەکەشێ کەوای ئێوەش ناڕاستی ئەمەش ناڕازی ئێوە وەکو ژینگە وەکو ڕێکخراوی ژینگەی ئێوە بۆ ناڕازی. بڵێ ئێمە کاتێک کە هاوڵاتی ئێمە بەهانای بۆ ئێمە دێنی ئێمەش ناچارین هەنایەکانی خۆمان بۆ قایمقامێت بۆ لایەنە پەیوەنددارکان بکەین. ئەمڕۆ کە ئاگادارکەینەوە ئەم تیمادە دەچێت بۆ زێدە ڕۆیانەی کە مەشروب خۆرەکان و ئەوانەی نێرگەلە دەخۆن زیان بە ژینگە دەگەین. بۆ نمونە هەندێک پاژماوەی مەشروبەکە سوشەواتە خواردنە لەوێ فرە دەدرێتن بەجێ دێڵێتن. لەگەڵ ئەوەشدا هەندێک جار نێرگەلەکان ئاوەکەی لەوێ بە گۆڕی وەردەکەن دیسان دەبێت تۆی پیسبوونی ژینگەی وێندەرەوە لەگەڵ ئەوەی ئاگرێک بەردەبتەوە لە وێندەر. هەندێک جارێ تیمەکانی بەرگری شارستانی ئەگەر نەکەنێ کەوای ئەوە هەر ئەوە نییە بڵێ لە شوێنێک چەند کاژمێرێک بن و دواتر شوێنەکە نەخێر لەگەڵ پیسکردنی دەبێتەوەی زیانگەیاندن بە ئاگرێک ناوچە گەشتیاریەکان مەترسی هەیە دەبێتەوە ئەگەر بەرگری شارستانی نەگاتێ دەبێتەوەی زیانگەیانی $100 حالت بۆ من بەڵێ بێگومان نەفەرگیان لە دەستداوە. زۆر باشە کاک حازم ئێستا ئێمە بڕۆین وانە ئەمە دەڕۆین و دەچین ئیشی خۆ دەکەین. باسمان لە سکاڵا کرد چه سکاڵە تۆمار دەکات دیارە هاوڵاتیان سکاڵە تۆمار دەکەن لە قایمقامێت ئەم حالەتە ئەمڕۆ نییە ماوەیەکی زۆرەوەیە. ئێوە چی دەڵێن کاک حاجی بۆ ئەو مەسەلەیە بۆ ئێوە ناڕازی؟ پێشەشی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین دەستخۆشیرەوە بەرنامەیە دەکەین. بەڕاستی ینی دیاریدەشی یەکەم جار هەر دیاریدەشی زۆر ناشرینە بەعام یعنی ئەگەر یەکێک لە محافزەك لە وڵاتێکی بیان لە بەغدایە ڕابێ کە دەبینیتن ئەو سیمای شار لەوبەر و لەوبەری زیادە ئەو خەڵکە مەشروب دەخوا بە چاوەک تەمەشا دەکات لەوانەیە دەرێ ئەو شارە خۆی هەمووی هەروایە یعنی شتێکی زۆر دیاریدەشی ناشرینە ئەوە بەعامەکەی وەکو ئەوەی دیکەش بەڕاستی ئەمە بەعام قسە بکەین بابەتەکە وەکو شخصی ئێرە ئەمە ئەو گەڕەکە یعنی ئێستا لەس ئەو زادەیە وادانیشتینا مەشروب دەخۆن یعنی بەڕاستی ئەمە بێزار بووینە زۆریش بێزار کاوان دەڵێن کاکە ئەو کۆڕۆنەیە
مەیخانەکان داخراوە سەری خۆمان لە چێ هەڵدەین نییە شوێن نییە کامەران ئەوە هەموو ئاقارە ئەوە هەموو دنیاە ئیلا دە ئەو زادە هەیە دەتان بستە شوێنێکی دی یعنی ئێستا کە فەرمو یعنی ئێستا کە شەو دادێتن دەبا کابرا گوتنی پیاوە هەبیتن بە پێیان بە پێشەوەدا بڕاتە ناوەڵە ناوێریتن کابراوشی مەشروبی خۆراگای لە خۆی نامین باشە پێم بڵێ ئەگەر حالەتەکە ئەوەندە مەترسیدارە ئەوەندە دەڵێن کابرا سەرخۆش دەبێ مەز دەبێ پێم بڵێ چتان توش بۆ ئێوە زۆر جار جێمان لە دەنجی تەقەی دەبی تەقا بەڕێ تەقەی بە سەلێژ نەک تەقەی تاکە ینی بۆ خۆشییان نازانم کابرا سەری گەرم دەبی ئاوای پێخۆشە ئاوا دەکاتن زۆر جاریش دەبینی کابرا تو عائیلەت لەگەڕەوەیە کابرا دوور لە ڕووی و جەماعەتەی دێ لەسەر زادەی دەمیزی پاشانیش ئەوە دەواازەی شارەکە کە سەڕی بەغدا و هەموو 16 محافەزیت کە بەو ڕێیدا هاتوسی دەکات یعنی دیاری دەچی بەڕاستی ناشیرنە بەڕاستی جێی گومانە جێی داخە یعنی نازانم چۆن لیان قبول دەکرێت نازانم باشە چیتان دەوێت ئێوە کاکە ئێوە چیتان دەوێت مەسەلەکە دەڵێن لەسەر شەقامە بەڵام ئەوان دەڵێن کاکە ئێمە 2 مەترمان داگیر کردو ئەو کێشەیە چێ دروستیان کاکەمەران پێشەچی تەمان ئەوانە شەقامەکەیان داگیر کردووە و 2 لە ڕێی تەندروستیەوە ئەوان 4 کەس دادەنیشەوە مەی دەخۆنەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کە دەڵێ قەدەغا یان 48 ساعت یا 24 ساعت ئێمە ڕێنمای تەندروستی جێبەجێ دەکەین بەڵام ئەو 4 کەسە کە مەی دەخوات و هەر کەسە دەچێتە عایلەیەک ئەوە کەواتە لە ڕووی تەندروستی نەخۆشەکە تەشەنە دەکاتن بەڵام دەتوانین شوێنێکی تایبەت و هەروە بە ڕێنمای تەندروستی جێبەجێ بکەن دوو بەڕاستی لە ڕووی ئەوە کە تەنیشتی قەبرستانە ڕۆژانە بە کۆڕۆنا خەڵک دەمرێتن دەبێ ئەو برا بە ڕێزانە ئەو هەستیان هەبێت ئەو شعوران دەبێت ئەو جەنازەیە ڕەت دەبێتن ڕێگای ئەوانیان گرتووە ئەو سلسلەی مەسەلە جاری وا هەبووە جەنازە بەڵێ جەنازاریش بەڕێ زۆر جاریش وا ڕووی داوە یعنی ئەو ڕۆژە برادەرەکەم تەسویری کردو دیشتێکی زۆر سیر پێشترێدایان گوت لە کۆرانێکی شینە لە یەکی شایە بەس ئەوە لە عینی کات لە چەند مەترەچی ئەوە یعنی چەند مەترێکێت حتا دەرگای قەبرستانەکەیان گرتبوو باشە پێم بڵێن گەرانتی لەوە هەیە خەڵکی ئەو گەڕەکە نەبن خۆلەوانەی ئێستا مە ناسنامەیان لێ وەرگین خەڵکی گەڕەکەکەی ئێوە دەربچی کاکە دەڵێ خەڵکێکی زۆر وان وا دەڵێن خەڵکێکی زۆر کاکە مەی دەخواتەوە خۆر ئێمە نین کاکەمانە کەس خەڵکیۆم گەڕەکە نییە کەسیان لە دەرەوە شاردێن لە گەڕێکی تر بەس باشە کاکەمەل ئەو شخص دادنیشی دەخمەی دەخواتەوە دوایە کار سوای سادی دەرو دەستەوە ماڵەوە باشە چۆن حکومت قبول دەکات بە سەرخۆشی ئەو ئینسانە سواری سارەبی بستەوە ماڵی باشەوە ئێستا تیمەکان تەبعاً ئێمە بەر لەوەی بینە ئێرە دارە ئیدارەی پارێزگای هەولێر قامیەت تیمی ئامادە کردووە حکوومەت قبول ناکە بەڵام هەتا سکاڵاش نەبێ ینی ئیجراعات ناکرێت مسکاڵەمان هەیە چۆ سکاڵەمانەیە بەڕاستی لەمێژە سکاڵاتان سکاڵەمان هەیە بەڕاستی من بەخۆم تەلەفۆن بۆ ئاسایی شێرە کردووە تەلەفۆن بۆ قایمی کردووە باشە بۆ خۆیان خاوێن ناکەنەوە ئێستا جیان لێبی دەڵێ کاکە وەڵڵاهی ئەمە پاشماوەی خۆشمان خاوێن دەکەین نەخێر سبەینان وەرن تەمەشاکان هەموو سبەینان شارەوانی دێتن لەیان خاوێنە کاتەوە هەموو سبەینان یعنی بەڕاستی خەڵک بێزار بۆ دەواازەکی وەکو پایتەختی هەرێمی کوردستان 16 حافظە لەسەر ئەو وازان ئەو خەڵکیمە هەموو مەشروب خۆرن بەخوای تقریبا لە پاش مەغریبێ دادی ئەو دەبتە 2 سێسرا ئەو خەڵکەنیە بەڵێ دەبتە 2 سێسرا بەستراوە کیچەشکە دەبتە 2 سێسرا یعنی دەبسترێتن و حتا نێزیی لەوێ نایەن ئەوان زۆر بەرامبەرەوان بن کاکەمەران ئەو مدارم لەگەر بووە هەندە لە مێژنیە ینی پاش جێژنا طبعا مناسبەی جێژنە ئەوانە زۆر ئیزدحام دەبی لە بەرەوەی مناسبەیە بە خۆت دەزانی بابە ئەوانە چنە لە بن ئەوانە ڕایان گرتیا دەبعانیان دەبی درۆیەشی لە بۆ بکەم برێم لۆخوان ڕاوەستانیان دەی برێم مەشروب خۆرە تەمانەوە مندارە دەستەمێشی کە برەی مەشروب خۆرە دیارە دەرێ مەشروب استفادەی هەیە بەست لەوەیە لە ڕووی پەروەردە زۆر جارەوە بووە یان وەختی ئەو برادرە باسی کرد کاک حازی گوتی تەقە کرا شەوێ ئەو مندارە هەستایە با بەو تەقیێتی الحەمدلله وەزع ئەمانە ئێستا وەکو پێشتر نییە تەقە احتیادی بی ئێستا تەقە بوویتە نامۆ یعنی لەوانەیە تەقەک دەکرێتە خەڵکەکە هەر لە خۆی یعنی ئەوە دەکات دەبی چ ڕوویدابی چ کرابی چەند لە مێژە و حالەتە لە مێژە بەس مەشروب دەخۆیان نێرگەلەش نێرگەلا مەشروب نەرگێلەیە ئێستا عەرەبانیان شایی دەکەن تیبی مۆسیقا دێتن تیبی مۆسیقا گۆرانی تیبی مۆسیقا دێتن بەرێ یعنی جەوەکارەوە نییە زۆر ساف دادەن درێ لەو سەری جەو ساف دەبیت هەتا چاری سبەی نێژ
بەدەر لەوەی ینی پیاوەکان زیاتر سکاڵیان هەبوو بێگومان دیارە ئەم خانمەش بە هەمان شێوە نوێنەری ئەو ئافرەتانەیە کە لەو گەڕەکەیە ئەوان دەڵێ معاناتمان هەیە بابزای معاناتی ئەوان شێ ئێوە بوو ناڕازین ینی لە ماڵی خۆتان دانیشتون کەسێک لەسەر شەقام بۆ خۆی شتێک دەخواتەوە بۆ ئێوە ناڕازی بەڵێ کە دوای مەغریب دوای بانگی مەغریب ئەوان دادەنیشن ئێمە دەمانێت بچین بۆ گەڕەچتکە ناتوانین بچین بە تەنیا نەخێر قەدەغەیە باشە دەڵێ دەترسێم لە ماڵەوە بۆ دەترسی لە ماڵەوە ینی حالەتێکت جێویست بۆ کەسێک مەس بێ لە دەرگەتان بدا بێگومان هەموو شتێک دەبێتن کە باوکو برامان لە ماڵ نەبێتن کەسێک لە دەرگابدا ناوێریم چین دەرگا بکەینەوە لە هەموو شتێک دەبێتن دەترسی ینی هەر تۆ ینی گەڕەکەکە هەموو گەڕەکەکە ینی ژیانی هەرسان کردووە هەرسان کردووە باشە ئێستا ئەم بۆ ئەگەر بتانێ وەرزش بکەن بۆ نمونام شوێنە بۆ وەرزشکردن باشە دەتوانن وەکو ئافرەتێک بێنە دەرەوە وەرزشێک بکەن پیاسەیەک بکەن کەوایە قەدەغەیە باشە چی دەڵێتە حکوومەت تۆ ئێستا ئەوە تیمەکان هەموو لێرە ئامادەن دانەوە ئیجرات بکەن بێگومان دەستخۆشیان لێ دەکەم بەڵام هیوادارم بەردەوام بێت نەکات لێرە لە هەموو جێەکانی تریش ئەو دیاردەیە نەمینێتن خۆشی لە هێزەکانی ناخۆ زێرەبانی ئاسایی شارەوانی بەڕاستی ئەرچی ماندبوونیان لەسرە زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵی 24 سوپاسی بەڕێز قایمقامی هەولێر دەکەین و فەرماندەی زێڕەوانی و سوپاسی یعنی لایەنی باخچە و پارکەکان و هەموو پۆلیس و خەمخۆران دەکەین بەڕاستی کە وەڵامی ئێمەیان داوە لە حەقیقەتدا ئێمە شتێک ناڵین کە بە حەقەت لە حەد لە ئەوە بە دەربێ ئینشاءڵڵا شتێک دەڵێن یعنی بۆ مەسلحەت و بەرژەوەندی شاری هەولێر شاری خۆمان و ژینگە پارێزی و بەڕاستی بۆ ئەمن و ئاسایشمان ئەمن و ئاسایش کە پەیوەندی بە ئەمن و ئاسایشەوە هەیە لە حەقیقەتدا بەڕاستی ئەوانە ئێستا مەترسین لەسەر بۆ ئەمن و ئاسایش کاکە یعنی 100 سیارە 200 سیارە هەر هەموو یعنی ئینسان بەڕاستی کە مەشروبی خواردەوە معلومتانە یعنی بەڕاستی ئاگای لە خۆی نامینێت دوزاری وە 200 سیارە دو سایر ڕادەوەستن دۆ سایر یعنی بەڕاستی هەتا بۆ جادێ ئەدی ڕێوبان ئەدی بۆ مەسەلەی مروری ئێمە قسە بکەین مامۆستاژیان ئەوان گیان لێبێ دەڵێ کاکە ئەمە کەمکردنەوەی ئازادیە لەسەر شەقامێک دانیشت و مێزێکم داناوە پاقلێک و بتڵێکم داناوە ئوستاد جەنابەت لێم بپرسە چارەی وان چییە بە کورتی و بە پوختی ئێرە عایدی شارەوانی هەولێرە ئاوەدانیە دوو گەڕەکە دوو مزگەوت لە دوو مزگەوت نزیکە گۆڕستانێکە یعنی بەڕاستی ئەمە ناڵێن ئەوانە یعنی بەڕاستی ناکرێ قەدەغە بکرێن ئەمە خۆمە ناڵێن یعنی ئەوانە سزن بکرێن حەپز بکرێن قەدەغە دەڵێن ئازادن بەس لەم شوێنە لاک ئەمە دەڵێن ئێرە ئاوەدانیە شارەوانیە ناو ئاوەدانی و ناو هەولێرە عەقەلەن کیلۆمەترێک دوور بکەونەوە لە گەڕەکی گوندی گردەڕەشە هەیە هەموو کیلۆمەترێک نابێت دوور بکەونەوە دەکەوێتە نێوان قوشتەپە و نێوان گردەڕەشەی ئەوە هەموو چۆلەوانیە ئەکسەریەتی یعنی ئاوەدانی لێ نییە مەسەلەن عەقەلەن یعنی ئەمە أضعف الإيمان أما دلين بالنا أوداني أدي مسألة جينكا أستاذ يعني براستي شوية أو همو باش ماوي كلا باش خوان بزيد يلن يعني باور بكنية لوانية أجر زيد الروينة بيبلين بتن باش ماوي أو زال باشان برجينة شي قايم بلا روي أوي بريز وبينراني خوشويز ئەو جا سەگ دێن هەمووی پەرش و بڵاو دەکەن ئەو هەموو پاژماوەی کە لە پاش خۆیان بەجێ دێنن ئەو زادە پیس دەبێ ئەو جا کرێکارێکی بەستە زمانی غەریبی داما و دێ بەیانی بە چەند سەعات هەتا بەو ڕۆژە گەرمەی یعنی لە بەیانیەوە هەتا یعنی خاوێنی دەکاتەوە یعنی بەڕاستی بۆ زۆر لایەن ئەوە زیانی هەیە بە زۆر باش ئێستا ئیجرعات دەکا حکوومەت با بزانێ ئیجرعاتەکانیان ئینشاءڵڵا. دیارە لەگەڵ هاتنی مەفرەزەکانی حکوومەتی قامقامیەت زێرەبانی زۆربەی زۆری ئەوانەی کە لێرە مەشروب دەخۆنەوە شوێنەکەیان چۆڵ کرد بەشێکیان ڕۆیشتن ئێستا ئەمە چێشخانەیەکی بچووکی سەرسەفەریە جانەکەم ئەوەی چێەوە ئەوە والله نازانم نازانی نابقل هاتمە فقیرە المێرەبی ئەوە چۆ ڕاوی ئەری وڵە ڕەبی گوت سەحات هەموو شەوێ لێرە و خواردنەوە هەیە والله من ساخترە لەمە سەر دەمەشی بەخ بەم دەچێت باشە ئەمە حاڵەتی ئەم شەقامەیە وەکو بینی تا خەڵکێک کە گلەی دەکرد لەمبەر
خەڵکێک دانیشتووە لەمبەر خەڵکێک دانیشتووە تەواوی ئەوانەی کە لێرکوانە مەشروبیان دەخوارد پاشەوەی کە تیمەکانی پۆلیس زێرەبانی دەستیان بە ئیجرات کرد بە شێکیان ڕۆیشتن هەر بۆ خۆیان کە بینیان ڕۆیشتن ئێمە تا ڕادەیەکی زۆر هەوڵمان داوە ینی ئەو خەڵکانەی کە لەسەر ئەم شەقامە مەشروب دەخۆن حەست ناکەن ڕوخساریان دەرکەوێ بەڵام ئیجرعاتەکان ئیجرعاتی زۆرن بابزانین ملازم حازم کاک دلێر ئەگەر لەگەڵ بەڕێز حازم پێم بڵێ ئیجرعاتەکانی ئێوە چیان لەگەڵ دەکەنەوەی وڵای ئیجرعاتی ئێمە ئەم وەک لژنا زێدەڕووی سەرەویژی وەردەگرین لە ئیسارەکەوی هاتیە وێرێ مەسەڵەن ڕاوەستیایی وێرێ مەشروب بەخۆ ڕاستی ینی پێتویە خەڵکێمە خەڵکی شاری هەولێرێ ئەvە دیار دەکات کرێتە مەشروب بە خواردن سەرجادا ئیسعاشکردنا خەڵکی نە ئارامیا خەڵکی هەمی ینی ئەvە تشتێکی گەلێکی بەس پێم بڵێ سەنەویەکە دواتر سزا دەدرێت ئاو سەنەوی دەبین دەسزادە نیشڵ سەنەویەکە دەدرێتە بەڕێبەراتیات چۆی هەولێ ئەبلێ پاشان ئەوان ئیجرا سزا دەدرێت ئەو دەیجراتت خودگەلگەن کاجراتت واچنە دەگەل باشە دیارە ئەو هەڵمەتارە ئەم شەو نییەوە نییە هەر ئەم شەو نییە بەردەوامە پێشتریش هەڵمەت کراوە هەمانگی زێرەڤانی لەگەڵ پۆلیس ئیجرا لە شەقامەکان دەکرێت چۆن دەکرێت سەنەوی لە ئەو کەسانەی کە لە شەقام دەوەستن سەنەویان لێ وەردەگیرێت دواتر پێیان دەڵێن ئەم شوێنە چۆڵ بکەن بەڵام ئەوەی کە سەرنجی میڕاکێشاوە گلەیوی گازاندەی هاوڵاتیانە سیرکەن ئەمە شوێنی خواردنەوەی مەیە ئەگەر کات دلێر سیر بکات فەرم و ئەمە پاشماوەکەیەتی طبعا ئەمە نمونەیەکی بەسیتە لەو پاشماوانەها سیرکەن ئەلێرکوانە ینی زۆر جار کابرای مەشروب خۆر یان ئەوانەی کە مەی دەخواتەوە گلەی دەکات دەڵێ کاکە چێوە بچم شوێن نییە زۆربەی ئەو شوێنانەی کە مەی تێدا دەخورێتەوە لەبەر کۆڕۆنە قەدەغەیە ئەم شەقامە بەجیێلم هەڵمەتێک دێ پۆلیس دێ زێرەڤین دێ دەڵێ لاک بەڵام لە هەمان کاتیشدا ژینگە گلەی ئەوە دەکات دەڵێ شوێنەکەیان زۆر پیسە لە پاشە خۆیان ئامادەنین شوێنی خۆیان پاک بکەن. کاکەمەران دەستخۆشی لە جەنابەت و برایانی پۆلیس و زێرەڤانی دەکەم کە بۆ شەوە درەنگە لەگەڵمان بەشدارمی بۆ هەڵمەتە ئەگەر تەماشا بکەی شوێنەواری سوتانەکانی بنە و دارانە کە دەیبینی ئەوە هەموو ئیشیەوانە و ئەو زبڵی دەیبینی بەس مەی خواردنەوە نییە کردداری خراپیان هەیە شوشەکان دەشتێنن زبڵ و خواردنەکەی کە دەمێنێتەوە لە پاشە خۆیان لەسەر شۆستەکە بەجێی دێلن ئەگەر تەماشاکە بەتەڵ شەکان لێرە کەوتیەوە هەموو ئیشیوان ماندووبوونەی زۆرە ئەوە دەڵێ ماندووبوونی زۆرە بەس کابرای کە لەسەر ئەم شەقامە مەی دەخواتەوە دەڵێ کاکایی شارەوانی بۆچێ لە نیچوانی من 500 کەس ئیش دەکات ئیشی وێ ئەوە خاوێ بکاتەوە ئەمیش پیست بەڵێ کاکامەران ئیشی شارەوانی ئەوە نییە بێ بتڵی مەشروب و پاشماوەی خۆراکی بۆیە ئەو تۆزەیان شتێکەیە پیسیەکەی لای بباتن بۆیە ئێمە لە ماڵەوە داکمان کە ماڵی خایان دەکاتەوە فەڕاشە شارەوانیە بۆ ئێمە ماڵ پیس ناکەین بۆ دەیپارێزین ئێرەش ئەو نیشتیمانەی خوێنی لە پێناودراوە تۆ لە شوێنێک دانیشە لە ماڵەکەی خۆت دانیشە مەشروبەکەت بخۆ زۆر تەبیعی تیادی کێشە دروستمەکە بەڵام ئەو پاشماوەیە کۆمەڵێک دەبەی پلاستیکیە کۆمەڵێک ماوەدە شی نابێتەوە دەیان ساڵی دەوێتن لەگەڵ ئەوەی وەکو ماوەدە پلاستیکەکانی تر بە ماشەوە شوشەیەکەی دەبێت هۆی زامداربوونی ئاژەڵێک باڵندەیەک یان مرۆڤێک تەقاندنی ئۆتۆمبیلێک کە هەندێک ماوەدی تێدایە نێرگەلەی دەریتن جاروێت 4,000 ماوەدی کیمیایی تێدایە کەمان هەموویان زیانن بۆ هاوڵاتەکە زیانەکان وای کردوەوە ناچار بن داوای ئەوە بکەن کە لە شەقام نمین بەڵێ ئێمە هەردەم داواما کردو نەک ئیلا لێرە ئەو ئەمڕۆ تیمەک بوو لەسەر شەقامی کەرکک ئێستا دەستە چەند شوێنی تریش ئەوان هەمویان نەمینێن بۆ ئەوەی ژینگەی خەڵک لەبار بێتن ڕاست هەنجەتە هەیە کۆڕۆنای هەرچە بەڵام نابێتە ببیە هۆی تێکدانی ژینگەی کەسانی تری. هەڵمەتێکتان دەست پێ کردووە لەوەی کە ئەو خەڵکانی لەسەر شەقام کاتێک بۆ خۆیان دەبەنە سەر هەندێک وەکو دەگوترێت مەشروب دەخۆنەوە یان نێرگەلە دەکێشن دەڵێن قەدەغەیە بەڵام بەشێک لەوانەی کە لەسەر شەقامن دەڵێن ئەمە گرفتمان بۆ هیچ خەڵکێک نییە
ئەنی زەرەر بە خەڵک نادەین تەنیا لەسەر شەقامێک چەند کاژمێرێک دەبینە سەر بۆچی ئەو هەڵمەتتان دەست پێ ئێمە ڕۆژانە سکاڵامان لە هاوڵاتیان بۆ دێتن لە دژی ئەو کەسانێکەوە لە شەقامە خەدەمیەکان لە چەند شوێنێکی دیاری کراو مەی دەخۆنەوە لە ناو ئۆتۆمبیل باش زەرەریان هەیە بەڵێ زەرەریان هەیە لە چەند ڕۆوە یەک سیمایەکی زۆر ناڕێک بەشار دەبەخشی دوو خەڵک بێزار دەبی خەڵک سکاڵای کردووە لە ماڵەکان نزیکە لە بەرامبەر ماڵەکانیانن سێ ئەو کەسانە احتیمالەکە کە مەی دەخۆنەوە مەزد دەبن خۆشت دەزانی مەزد بوون لە شوێنێکی واو دوای مەزبوونەکان و لێخوڕینی ئۆتۆمبیل ئەوە زۆر جاروا ڕوویداوە کارەساتی لێ دروست بووە خەڵک گیانی لە دەستداوە لە ئەنجامی مەزبوونیان و لێخوڕنی ئۆتۆمبیل لە درنگانی شەو هەروەها بەشێکی تریش هەنە کە لەسەر شەقامەکان لەو شوێنانەی بەتایبەت کە باسم کرد کە چیمەنی لێچاندراوە لەلایەن پارک و باخچەکانی هەولێر بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان نەرگیلە دەچێشن ئاگر بەکاردێنن زۆر جار زەرەریان بەو دار و درەختە بەو چیمەنە گەیاندووە باشە بەڵام ئەوانەی کە ینی وەکو مەشروب دەخۆن یان مەی دەخۆن یان نێرگەلە دەکێشن ئەوان بازدەوە دەکەن کاکە دەڵێن ینی حاڵەتی نائاسایی هەیە گازینۆکان داخراوە زۆربەی مەیخانەکانیش تا ڕادەیەک داخراوە شوێنێک نی ئێمە کاتی لێ ببینە سەر ینی چ زەرەرێک دەگەینێ کە ئێمە چەند کاتێک بۆ خۆمان لەگەڵ یەک چەند برادێک کاتێک ببینە بەخۆی داخستنی ئەو شوێنانە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا یاخود ڕێکارەکانی خۆپارێزی و ئەو بڕیار و ڕاستپاردانەی کە لە وەزارەتی ناوخۆ لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر دەرچووە تەسیری زۆر هەبوو بۆ ئەوەی ئەو ژمارە ئەو کەسانە زیادی لەسەر شەقامەکان لەبەرەوەی ئەوانەش گەنجن لەگەڵ خۆیان لە ناو خۆیان کۆ دەبنەوە ئەگەر کافتریاکان کراوەبان یاخود شوێنەکانی تر ئەوانە احتیمالە نەدەچوونە ئەو شوێنانە بەڵام ساڵانی ڕابردووشکە ئەو شوێنانەش کراوە بوون بەشێک لەو کەسانە لەو بەردەوام بوون لەو شوێن باشە ناکرێت شوێنێکیان بۆ دیاری بکەن ینی شوێنێک تایبەت بێ بەو کەسانی کە بەردەوام بۆ خۆیان دەچنە ئەو شوێنانە بەخۆی ئەو هەموو پارکەی هەیە خەڵک ئازادە بچی لەو شوێنانە دابنیشیتن کاتی خۆی لێ بەسەر بباتن بەڵام مەسلەی مەی خواردنەوە و پیسکردنی ئەو پارکانە یاخود نەرگی لە کێشان ئەوە ڕێگە پێدراوێ ئەنجینە ئەو پارکانە بۆ خەڵک کراوە بۆ ئەوی کاتی بەسەر بەگەست تێبینی بکەیت لە زۆربەی پارکەکان کورسی دانراوە بۆ دانیشتنی خەڵک بەڵام ئەو دیاردەیە شتێکی ترە پێچەوانەی ئەوەیە کە خەڵک بچی لەوێ دانیشی و کات بەسەرەوە بگرە کەسانێک خێزان هەیە لە کاتی شەو لە وەرزی هاوینان ئەگەر بێوێ ڕوو لە پارکێک بکە لە شوێنێک بکە احتیمالە نەتوانی لە بەربوونی ئەو کەسانە کە ماڵ و منداڵەکەی خۆی ببا لەو شوێنە کاتەکەی خۆی بەستەر ڕووداوی کۆمەڵاتی لە دروست بووە چەندین جار ڕووداوی کۆمەڵایەتی بگرە گەیشتیتە حاڵەتی کوشتنیش دوای ئەوەی کە چەند برادێک پێکەوە خواردیتیانەوە و بوویتە دەمەقاڵیان و چەچیان دژیەک بەکارهێناوە. ئەوانەی شەوانە لەم شەقامەدا خۆیان مەز دەکەن و مەی دەخۆنەوە بەشی زۆریان دەڵێن بەهۆی ینی بڕیارەکانی ئەم دوایە بەهۆی کۆرۆنە شوێن نییە کە ئێمە بتوانین بە ئازادانە مەی خۆمان بخۆینەوە لەبەرەوەی کە داخراوە و شوێنانە ئەوان دەڵێن تەنیا شەقامان لەبەردەستمایە ئەمە مەی یەکێک لەو کەسانەیە کە ئەمەی ئامادە کردووە بیخواتەوە دەڵێ لە زۆر شەقام ئێمە دەرکراوین هەڵمەتەکان لەم شەقام بۆ ئەم شەقام بە دوای ئێمە نازانین ینی بۆچی دەبی ئێمە ئازاد نەبین لەسەر ئەو شەقامانە بۆ خۆمامەیەک بخۆینەوە کە ینی زەرەرمان بۆ کەس نییە لە بەرامبەردا خەڵکی ئەو گەڕەکانە هەموو گلەییان هەیە دەڵێن ئەمە پاشماوە پیسی ئەوانە لە دوای خۆیان بەجی دەهێڵن ڕۆژانە شارەوانی بەردەوام ئەم شەقامە پاک دەکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە پاشماوەی مەی خۆرەکانە حکوومەتیش دەڵێ ئەمە سەرپێچیە ناکرێ تۆ لە شوێنێکی گشتی مەی بخۆیتەوە پاشماوەی خراپبەجی بێلی و هەندێک جاریش وەکو باس دەکرێت ڕووداوی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە دەڵێن لەمە دووە هەر شۆفێرێک هەر سەیارەیەک مەی بخواتەوە لەسەر شەقام سەرنەوی لێوەردەچیرێ دواتر سزا دەدرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ